ڕاگەیاندنی کمیتەی ناوەندی کۆمەڵە بۆ مانگرتنی گشتی ڕۆژی شەممە 9 مانگی ڕەزبەر. کۆمەڵانی خەڵکی خەباتکاری کوردستان ڕژیمی کۆماری ئیسلامی بێتوانە لە دامرکاندنەوەی ئاخێزی شۆڕژگێڕانەی خەڵکی ئێران بەو ئامانجەی کا بە خەیاڵی خاوی خۆی سەرنجەکان لەسەر دیمەنی خۆشە و شکۆداری خەڵک لەسەر شەقامەکانی کوردستان و ئێران بەلاڕێدا ببات و ئاراستەی ئەو دیوی سنوورەکانی بکات. ڕۆژی چوارشەممە 6 مانگی ڕەزبەر بنکە و مقەڕەکانی حیزبە سیاسیەکانی کوردستانی ئێرانی لە هەرێمی کوردستان کردە ئامانجی هێرشی موشەکی و پەپادی. لە ئاکامی ئەو هێرشانەدا 13 کەس گیانیان بەخت کرد و دەیان کەسیش بریندار بوون. کۆماری ئیسلامی لە ساڵەکانی ڕابردوودا هەر جارێک کە دەستی داوەتە کردەوەیەکی لەو چەشنە لەگەڵ کاردانەوەی لێبڕاوانەی خەڵک بەرەوڕوو بووەتەوە. کۆماری ئیسلامی کاوانەی لە ڕابردوو وەرنەگرتووە و توانایی دامرکاندنەوەی بڵێسەکانی ئاخێزی شۆڕژگێڕانەی کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئێرانیشی نییە، جارێکی تر ئەم سیاسەتە شکست خواردووەی دووپات کردوێتەوە. ئێمە دڵنیان کە ئەو شەپۆلە عەزیمەی دوای کوشتنی ژینای جوانە مەرگ کەوتە ڕێ و سەر تاسەری ئێرانی گرتەوە بەم هەوڵە لاواز و بە ئاکامە خامۆش نابێت. ئێستا کاتی ئەوە هاتووە کا کۆماری ئیسلامی وەڵامی ئەو جنایەتانە لە نێو کۆمەڵانی خەڵکی خەباتکاری کوردستان وەربگرێتەوە. بەم جۆرە لەگەڵ هەموو هێزە سیاسیەکانی دیکەی چالاک لە کوردستان ڕۆژی شەممە 9 ڕەزبەر وەکو ڕۆژی مانگرتنی گشتی لە سەرتاسەری کوردستان ڕادەگەیەنین. لەم ڕۆژەدا قوتابخانە و زانکۆکاندا دەخرێن و مامۆستایان و خوێندکاران لە ناوەندە پەروەردەییەکاندا کۆ دەبنەوە و ئیدانەی هێرشکردنە سەر ناوەندە سیاسیەکانی حیزبەکانی کوردستان دەکەن. سەرجەم دوکان و ناوەندەکانی بازرگانی دادەخرێن جگال لەوانەی کا پێداویستیە سەرەتاییەکانی ژیانی خەڵک وەکو نانەواخانەکان دابین دەکەن. کارگە و ناوەندەکانی بەرهەمهێنان دادەخرێن و کارمەندانی بانک و فەرماگە حکوومیەکان ناچنە سەرکار. دەبا کۆماری ئیسلامی ئەوە بزانێت کا خەڵکی کوردستان منداڵەکانیان لە هەر شوێنێک بن لە ناوەندە سیاسیەکانی هەرێمی کوردستان و لە زیندان و هەر شوێنێکی دیکەدا بەتەنیا جێ ناهێڵن و پشتیوانیان لێ دەکەن. با ڕۆژی شەممە دیمەنێکی شکۆداری تر لە بزوتنەوەی شۆڕژگێڕانەی خەڵکی کوردستان لە بەرچاوی جیهان نمایش بکرێت. داوا لە هەموو ئەو لاوژنە و پیاوانە دەکەین کا لەم ڕۆژانەدا لا بەرانبەر کۆماری ئیسلامیدا سینگی خۆیان کردوتە قەڵغان و هەروەها لە سەرجەم کرێکاران و ڕێکخراوە کرێکاری و دامەزراوە مەدەنی و حیزب و لایەنە سیاسیەکان لا سەرتاسەری ئێران داوا دەکەین بە هەر شێوەیە کە دەتوانن لە مانگرتنی گشتی 9 ڕەزبەری خەڵکی کوردستان پشتیوانی بکەن. کمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران 7 ڕەزبەری 1401 هەتاوی 29 سپتامبری 2022 زاینی.